وەرە گەنج ئاوا پەروەردە بکە لەسەر ڕێبازی ئەم پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ، وەرە لەسەر ڕێبازی ئەم قورئانە حکومەت دەسەڵات فڵان کەس باوک و دایک قەوم و عەشرەت وەرە گەنجەکانتان لەسەر ئەم ڕێبازە پەروەردەکەن. بزانە موسا ئاسا دەچێ یارمەتی کچ دەدا یان پەلاماری دەدا و لێی دەدا، بەخوا یارمەتی دەدا بەبێ ئەوەی چاوی بۆ هەڵبڕێ. مەڵک گەنج جیفانی بەتاڵە، بەڕێ جیفان بەتاڵی گەنجانمان پیانەوە دیارە، بەڵام وشەیەکی زۆر جوان دێڕێکی جوانم خوێندەوە بە جددی سەرنجی بدەن. جەواهیرلال نەهرۆ دەڵێ ژیرفانی خاڵی ڕێگر نییە لە سەرکەوتنی هیچ گەنجێک، بەڵکو ئەوەی ڕێگرە لە سەرکەوتنی گەنجەکانمان، لە سەرکەوتنی هەر مرۆڤێک بریتیە لە عەقڵی خاڵی و دڵی وێران. زۆرن ئەوانەی بە گیرفانی خاڵی خوێندیان و ئێستا کەسانی زۆر پلەدار و گەورەشن و ڕێزداریشن، بەڵام پەنا بەخوا کە عەقڵت خاڵی بوو کە دڵت خوێران بوو با هەموو پارەی لە دنیا لە بەردەستا بێ خراپتر دەبێ. گەنج لەسەر ڕێبازی موسا پەروەردەکە بزانە پەلاماری ئافرەت دەدا؟ نە. دووەمیان کچ لە ماڵیش دەچێتە دەرەوە، لە ئیسلامی ئەمەدا کچ سجن نەکراوە، ئەو دوو کچە چونکە باوکیان بێتوانە بوو ناچار بوون ماڵ بەجێ بێڵن و بڕۆن کار بکەن. برایان شوانی یعنی مەسئولیەت، ئەو پەڕی مەسئولیەتە شوانی هەموو سەروەتەی ئەو باوکە ئەو ماڵە ئەو عایلەیە لە بەردەستی ئەو دوو کچەدا بوو مەڕوو ماڵاتەکە. کچ دەتوانێت مەسئولیەتی گەورەی هەبێ لە دەرەوەی ماڵە، بەڵام خوا لەناو هەموو مەشهەدەکاندا باسی حیا دەکا. على استحياء إن قالت يعني تمشي على استحياء بأدب وحرمته وقصيدة كل لقل موسى غريب دا بأدب وحرمته الرزق وبرقادا دروي كش شيرينكم خوش كباشكم تو تندور اللي بشتي أجنبي وبتمابي لنا وكومالا جنجي جيرفان خالي عقل خالي ضل ويران دابي بلامار الندان أم زكاشي بوليس تازة تو أشي جنز دقري وحاكم تو حكمي داي نبابة تو غلط حالي بوي تو پروردكات سقطا وەکو بە گەندەڵی و دزی لە وڵاتەدا گیرفانی گەنجەکانتان خاڵی کرد بە نێرگە لە خان و فلیمی فلان فلان و فلان و قسە بەتاڵانە عەقڵیشتان بەتاڵ کرد و دڵیشتان بۆ گەن کرد. ئەمجا بە تەمای 17-18 گەنج بگری وەڵا پەلاماری کچێکیان داوە، کچیش بۆ خۆی هەتا ئەژنۆی ڕوود کردوێتەوە لەبەر چاوی کۆمەڵە گورگات. لۆمەی کێ دەکەی؟ خەتای خۆتە. بەڕێزان ئەمڕۆ سەردەمی فیتنەیە، بەخوا دەبێ ئاگەر لە دین و ئیمانت بێ، سەردەمی ئەوەیە ئاگەر لە ئەخلاق دەبێ. هەر یەکێک لێوە لێتان دەپرسم موبایلتان پێ، موبایلەکە درعی پێوەیان نا؟ پێڵەن درع وا بزانم. شاشەکەی درعی پێوەیە بۆی نەوەکۆ گەشتێکی بەرکەوت بشکێ. ئەی تو خوا درعی سیارەکەت کابرا مەسوول فڵان سیارەکەی درع فیشەک نایبڕێ، تو خوا فیشەک بتبڕێ باشتر یان کچەکەت ببڕدێ. تو خوا موبایلەکەت بشکێ یان سەمعی کچەکەت بشکێ. برا درعی کچەکانتان حیجابە حیجاب. والله ئەمڕۆ ضرورە لە سەر حیجابەکەشەوە عەبایەکی پێوە بێ، وای لێ هاتووە دەتۆوەرە بە حیجابەوە بە لەچکەوە بە داپۆشراویەوە بە عەباوە بڕۆ ناو 100 گەنجەوە دەوێنن پڕ بە چاو سەیرتکەن. نە بەخوا ناوێرن درعی بۆ بکە، درع بۆ کچەکەت، بەڵام بە زمانی شیرین بە نەسیحەتی جوان بڵێ ڕۆڵە گیان توخوا قەدری تۆ بە قەدەر موبایلی شاشەی موبایلەکەشم نەبێ خەمی بخۆم، وەرە بە حیجاب درعی کە بزانە گەنج پڕ بە چاو دەتوانێت سەیری کە. بەڵام بەخوا تۆ تا ئەژنۆی بۆ ڕوودکەی و سەر و ئەژنۆت بەدیارەوە بێ، وەڵڵی هیچ پۆلیس و ئاسایش و حاکمێک ناتوانێت بەرگری ئەم لێ شاوانە بکات، هیچ بەرنامەیەک ناتوانێت ڕایگرێ. وەرن با بگەڕێنەوە خزمەت ئەم ئاەتانەی قورئان لە سوورەتی مەریەم و لە سوورەتی قەسەسا. یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی.